خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ ئەمڕۆ دووەمین ڕۆژی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە چواردە سێکتەری جاجا گفتوگۆ و جەدەلێکی وردە لەبارەی ئەوەی کاچۆن یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا نەخشە ڕێگایەکی ڕوون و ڕاشکا و ئاشکرایی هەبێ. ئەمڕۆ لە لیژنە جیازیەکان تا ئەم ساتانە گفتوگۆکان بەردەوامە. خەڵکانی پسپۆر لە نووسەر لە ڕۆشنبیر لە ئەندامانی پەرلەمان لە مامۆستایانی زانکۆ بەشدارن لە دیدارەکە لە گفتوگۆکاندا. من لەو بەرنامە تایبەتەی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەوڵەدەم لەگەڵ ژمارەیەک لەو بەشداربوانەی کە ڕۆڵی کاریگەر و جدیانێ لە ناو لیژنەکاندا گفتوگۆ بکەین. میوانەکانم بەڕێز کاروان گەزنی ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێربێ کاروان و بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی انجومەنی نوێنەرانی عێراق دکتۆرە بەخێربێ و بەڕێز ئەسەلام مەحموود نووسەر و ڕۆشنبیر بەخێربێ کاگەرسەلان و بەڕێز دکتۆرە باڤێ جەمیل مامۆستای زانکۆ پڕۆفیسۆری یاریدەدەر و بەڕێز هێمن کەریم نووسەر و کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکاروان تۆ پەلەتە منەمەوێ ڕوئیای ئێوە کۆندامی پەرلەمانی کوردستان لەوەی کە چۆن خەمی خەڵک و خەمی گشتی تێکەڵ بە ڕوئیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و نەخشەڕێگای یەکێتیەکەن. بەناوی خدای گەورە مهرەبان سوپاس کاکزانە بۆ جەنابەت. تەڵام بیداد دەمەوێت لە دەستپێکدا دەمەوێت پیرۆزبایی دیداری یەکێتی لە سەرجەم کادر و لایەنگر و تێکۆشەر و پێشمەرگەی دێرین و کەمەندامانی سەنگەر و هەڤاڵ و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم و سوپاسێکی بێپایانی هەڤاڵ قوبات تاڵەوانی بکەم سەرپەرشتیاری سکرتارەتی جەنابی مامزلال بۆ سەرپەرشتیکردنی دیدارەکە و بە ئامانجگەاندن و مەزڵگەاندنی ئەم دیدارە کە خۆمان دەیبین و خۆتان دەیبینن کە جۆش و خڕۆشێکی زۆری پێوە دیارە. ئەم لیژانانەی کە جەنابەت لە مقدمە باس کرد کە کاری زۆر جدی دەکەن بۆ خۆم لە بەشێک لیژنەکان بەشدار بووم لەگەڵ دکتۆرە بێ کۆلەکۆل لە لیژنەی دارایی بووین کە ینی خەڵک ئەوانەی کە لێرە بەشدارن بە حەماسەوە بە جدیاتەوە مناقەشەی بابەتەکان دەکەن بۆی کە ڕۆیایەکی تازە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دابنەی بۆی کە استراتیژ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە ڕەنگڕەش بکەینەوە و ڕەنگڕەژی سیاسەتیش تازە بکەین بۆ تەعاملکردن لەگەڵ بارودۆخەکانی ئێستا هەرێمی کوردستان و عێراق و هەرێم و ناوچەکەش. ئەوەی کە دەیبینین پێشەوەی کە جوای پرسیارەکەی جەناب دەمەوە کاکزانە دەمەوێت ئاماژە بە شتێ بکەم. زۆر گرنگە حزبی سیاسی کاتێککە حزبێکی کاریگەری گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساحەی سیاسیدا کە کاریگەری هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش گرنگە پرسیار لە بۆ بکە یەکێتی بۆ وەکو جەنابی مامزلال پێشتر ئاماژەی بۆ کردووە کە یەکێتی بۆ کە دای ڕشتوە سیاسەتێکی تازەی بۆ یەکێت داڕشتوە. ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە بین بەرمەبنای سیاستەکانی جەنابی مامزلال ئامۆژگارەکانی جەنابی مامزلال کۆی ڕوئیاکانی کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکەینەوە لە دووتێ پرۆژەیەک بیدەین بە ئەنجومەنی سەرکردایەتی بۆی کە مناقەشە بکرێت و لەوێ مسابقە بکرێت دووبارە بکرێت بە ڕوئیای یەکێتی و ئەجەندای یەکێتی بۆ کارکردن. ئەمە نەکرد گرنگە بۆ یەکێتی بەتەنیا گرنگە بۆ کوردستان. چۆن کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوئیایەکی تازە بە ڕۆحیەتێکی تازە بە سیاسەتێکی تازە بە سیاساتی تازەوە دێتە ناو ساحەی سیاسیەوە ئەکید ئەو کاتە گۆڕانکاری گەورە بەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان پرۆسەی اقتصادی لە هەرێمی کوردستان پرۆسەی ئەمنی و پرۆسەی دیپلۆماسیش دروست دەکات. چونکە ئەم دیدارە بەتەنها باس لە سیاست ناکەین باس لە سیاساتی یەکێتی دەکەین بۆ گەنجان بۆ ژنان بۆ لاوان بۆ کەمەندامانی سەنگەر بۆ پێشمەرگە و تێکۆشەران بۆ لیژانەکانی تر وەکو پەیوەندیەکان بۆ سەرکردەکانی کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە هەمیشە لای یەکێتی وەمەجێ دڵخۆشی و حەز پێم خۆش بوو ئاماژەت بۆ کردم بۆ خۆم سەردانی زۆربەی لیژنەکانم کرد بەڵام لیژنەی ناوچە کوردستانەکان پێم وایە لە زۆربەی لیژانەکان قەرەباڵغتر بوو و مناقەشەی زۆریش تێدا کرا لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوئیایەتی و لە ئەجەندایەتی کە ناوچە کوردستانەکان سنتەرن بەلای یەکێتیەوە و هەمیشە کارمان لەسەری کردووە. بەنسبەت پەرلەمانی کوردستانەوە گرنگە کە پەرلەمانی کوردستان گەورەترین موەسسەی یاسادانان و سیاسیە بە جۆرەی قانونی ڕقمیەکی ساڵی 1992 و بڕیاری ژمارەیەکی ساڵی 2007 بۆی کە پەرلەمانی کوردستان چۆن بێت مخاتەبەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات کە لە ڕێگەی نوێنەرەکانیەوە بتوانێت قانون دەربکات مطابعی حکومەت بکات و چاودێری بکات و مسابقەی بودجەش بکات کە سەرچەکانی پەرلەمانی کوردستانن. گرنگە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی مۆدێرن بە ڕوئیایەکی تازەوە بە استراتیژێکی نوێ بە فکر بە تێکەڵکردنی فکر و تێکەڵکێشکردنی ئەم هەموو فکرە باشانەی کە لە مامۆستایانی زانکۆ لە ڕۆژنامەنووسان لە نووسەران لە کادرە پێشکەوتوەکان لە ئەندامانی سەرکردایەتی لە ئەندامانی پەرلەمان لە وەزیرە بەڕێزەکان بۆی کە بتوانین بە شێوەیەکی گشتی ڕوئیایەکی تازە ئەجەندایەکی تازە دابنین. بێشک ئەمە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر پرۆسەی پەرلەمانیەوە دەبێت چکە ئێمە ئەو کات بە ڕوئیایەکە دووبارە ئاماژەم پێ کرد بە بۆچوونی جیاوازەوە کار لەسەر ئەم بابەتان دەکەین. دیداری یەکێتی من پێم وایە دەبوایە دەمێک بۆ بکرێت چکە لە وتارەکەی جەنابی کاقوبادیش دوێنێ زۆر بە وازحی ئاماژەی بۆ کرد کە یەکێتی لە کۆنگرەی چوارەمدا توانی لە ڕووی هەیکەلکردنەوەی یەکێتی وەکو شکل
گۆڕانکاری باش بکات بەڵام ئەمە وەکو تەکمیلکردنی کۆنگرا بۆ گۆڕانکاری لە فکر و لە دنیابینینی یەشەتی و بەرکەوتنی لەگەڵ کۆمەڵگەی کوردەواری و عێراقدا هەنگاوێکی گرنگە ئەم دیدارە مەسەلەن بکرێتە نەریتێکی ساڵانەی یەکێتیان دو ساڵ جارێک بۆ بە خۆداچوونەوە چکە یەکێتیەکان لە هەموو ئۆرگانەکان هەمی شەکەیان بینی گفتوگویان لەگەڵەکەیت هیچ کاتێک لەگەڵ تەنانەت هەمووش ئەوێ باشترین پێشکەشکەن ڕخنە هەیە ڕخنە لە خۆگرتن هەیە چەند گرنگە ئەمانە لێرەدا فۆرمەلە بکرێت جارێکتر تەقدیمی قیادەی یەکێتی بکرێت هەرچەندە من پرسیارێکی زۆر بەجێ هەرچەندە من دەبێت ئاماژە بۆ بکەم کە یەکێتی پێشتریش حەزبێک بووە کە ڕخنە و ڕخنە لە خۆگرتنی قبول بووە بەڵام ئەمە فۆرمەلە بکرێت هەر لە سەردەمی خەباتی سەکداری و شاخەوە لەژێر ڕێبەرایەتی جەنابی مام جەلال و بۆ ئێستش و بۆ مەرحەلەکانی داهاتووش و ئەم دیدارە دەتوانێت قۆناغێکی زۆر تازە بێت من زۆر جار وتومە زۆر جوانە کە تۆ پەرلەمانتاری یەکێتی بی کە تۆ مەسئولێکی یەکێتی بەرپرسێکی یەکێتی بی کادرێکی یەکێتی بی دەنگدەرێکی یەکێتی بی چکە یەکێتی ڕخنەی قبوڵە تۆ توانین بە چاوی ڕخنەوە سەیری مەکتەبی سیاسی حەزبەکەت بکەیت دەتوانین ڕخنە ئاڕاستی حەزبەکەت بکەیەوە و ڕخنەکان لێ وەردەگیرێ و ئەم دیدارە دەرفەتێکە بۆی کۆی ئەم ڕخنانە بەیەکەوە کۆی ئەو کەم و کورتانی کە هەمانە بەیەکەوە مناقەشەیان بکەین چارەسەری پرسەکانی پێ بکەین چون کاکزانە ئێمە بەشێکین لە پرۆسەی سیاسی عێراق و هەرێمی کوردستانیش و بەشێک لە کەم و کورتەکانیش بە حەدی بەشداریکردنمان لە پەرلەمانی کوردستان و حکومەت هەرێمی کوردستان لەسەر شانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆشمان بەخاوەنزانیوە بۆیە کاتی ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنە لە خۆی بگرێت و استراتیژێکی تازەدا بڕێژێت ڕویایەکی ڕوونتری هەبێت و داهاتوو فۆرکاست بکات و پێشبینی بکە بۆی کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکات بەڵێ گرنگە ئەم دیدارە ساڵانە بێت و من تەمەنا دەکەم ئەما ڕنگدانەوەی هەبێت بەسەر تەواوی ئۆرگانەکانی یەکێتیەوە و نەکەر بەسەر هێشتی خۆشی بەسەر تەواوی هەرێمی کوردستانیشەوە چون ئەم دیدارە ساڵانە دووبارە بۆ ئەوەیە کە تۆ بێ کێشە و کەم و کورتەکانی بەدەر لە پەرلەمانتاری ئەو لیژنانی کە لێرە بیندرێ لە دوێنێەوە تاکو ئەمڕۆ و ئەمڕۆ ڕۆژی دوم کە کارەکان بەردەوامەوە سبەینێ حماسێک هەیە لە لیژنەکان گفتوگۆیەکی تۆن جەدەلێکێ ئەو پێشنیازی خۆی ئەو ڕێی خۆی ئەنی ئەمە چی ئەخوێنیەوە بۆ داهاتوویەکی ئەمە کاکزانە ئەمەیەکێ ئەمە هەموو جارە شانازی پێوە دەکەین دەڵێن یەکێتی حەزبێکی جەماوەریە و حزبی خەڵکە لێرە کادری وەسەڵی ئەندامی ئۆرگانەکان لێرەن بەیەکەوە لەگەڵ بەرپرسەکانی حەزبەکەی خۆیان مناقەشە دەکەن و مشارەکە دەکەن لەوەی کە چۆن سیاسەتی یەکێتی دابڕێژین بەیەکەوە ئەم حەماسە و ئەم بەشداریکردنە ئەم مناقەشاتانەی کە لە لیژانەکان دەکرێت دەرفەتێکی زۆر گرنگە لێرە هەمومان بەرچاومان ڕوونە کە لەمە دووە تەنها مەکتەبی سیاسەتی یەکێتی داناڕێژێت تەنها ئەنجومەنی سەرکردایەتی دایناڕێژێت بەڵکو ئۆرگانەکانی حەزب بە هەموو سێکتەرەکانیەوە بۆ هەموو سێکتەرەکانیشی سیاسات و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەڕێژن گرنگە ئێمە سیاسەتێکی دیاریکراومان بۆ اقتصادی هەرێمی کوردستان هەبێت لە کاتێکدا کە دەبینی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک مەشاکلی گەورەدا دەبڕێت خەڵکێکەیە کە دەوێت بە عەقڵەتێکی خۆسەپێنی خۆی بسەپێن لە هەرێمی کوردستان خەڵکێکەیە کە دەوێت پرسە گەورەکان بەلاڕێدا ببە خەڵکێکەیە کە مەبەستێتی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیزە بە دەرخۆنە بکات کێشەی گەورە و مەشاکلی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان زیاتر بکات ئەمە یەکێتیە کە دەتوانێت لە ڕێگەی دیداری هاوشێوە و لە ڕێگەی عەقڵەتێکی دەستە جەمعی و بەیەکەوە بەرەو ئایندەیەکی گەشتر بە سیاسەتێکی نوێ بۆ دارایی و ئابووری و حکومڕانی بۆ پەیوەندەکان بۆ دیپلۆماسی بۆ ئەمنیەتی ئەم وڵاتە بۆ گەنجان بۆ لاوان بۆ ژنان بە سیاسەتێکی نوێ بێنناوە سپاس کاروان گەزنێنەر پەرلەمانی کوردستان من سپاسی تۆکەم لەبەرەوەی کاری ترت هەیە من ڕێگادەم گفتوگۆکەم لەگەڵ میوانەکانی ترم درێژە پێدەم بەڕێز دکتۆرە نەرمین مەسەلەن بەڕێستان مامۆسای زانکۆن ئەنجا پەرلەمانتارن و لە لیژنەی دارایی من ئەوەی کە هەندێک سەرنجمدا لە لیژنەکەتان گفتوگۆ جەدەلێک بووە توێت مناقەشەی پرۆژەیاسای بودجێ عێراقەکەن زۆر ورد بوو زۆر حەماسی تیا بوو ئەمە لە چیەوە سەرچاوەگرێ بۆ دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ زۆر سپاس کاکزانە بۆ ئەم دەرفەتە سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم کادران و دڵسۆزان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بۆ بەستنی ئەم دیدارە بۆ دەستخۆشیمان هەیە بۆ هەموو بەڕێزانەیەکەوە و هەڤاڵانێکەوە بەشداریان کردووە لە دوێنێوانێ لە دیدارەکە و ماوەی ڕابردوش لەسەر ئاستی ناوچە شارەکانی هەرێمی کوردستان دیارە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە با بڵێن لەو دروشمەی کە هەڵی گرتووە بە ناوی نوێبوونەوە و چاکسازی ئەوەمان پێڵێکەوە نیەتێک هەیە خواستێک هەیە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەسەر هەموو ئاستەکان و پایەکانی ئەم ئۆرگانەکانی ئەم حیزبە بۆ نوێبوونەوە لە استراتیژ و لە دید و لە پەیام و لە ڕێچکەی کارکردنی ئەم پارتە لە داهاتووە ئاست ئەو گۆڕانکاریانەی کەواڕوو ئەیاچ لە ئاسی ناوخۆ بە یاخود لە ئاسی ناوچەکە و لە ئاسی جیهانیشە
دیارە مەسەلەی ئابوووریەکان و داراییەکانیش بەشێکی دانەبراوی ژیانی کۆمەلگایە بە حکومەوەیەکەوە دوجار مرۆڤ بوونەوەرێکی ئابوووریە کە پێویستەکات مەسلەی بە چۆنێتی بەگەرخستنی دەرامەتە ئابوووریەکان لە پێناو ژیان و بەردەوامی خۆشگوزەرانی مرۆڤ بە ئاراستەیە کابێت کە هەمیشە زۆرترین قانزاج و دەستکەوت و خۆشگوزەرانی دەستە بەرکە بۆ کەسەکان. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستانی وەکو پارتێکی سەرنگین وەکو حیزبێکی سیاسی قاڵبوو خاوەن ئەزبوون کە هە لە سەرەتای دروستبوونیەوە حیزبێکی ڕێچکەشکێن بووە وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات کە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک لە پێناو ئازادی و ڕزگاری کۆمەڵانی خەڵک لە ژێردەستەی خەباتێکی دانەبراوی دەست پێ کردووە لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئەمڕۆ چ لەو قۆناغی کە تایە حیزبێکی وەکو قۆناغی ڕزگاری خوازی گەلی کوردستان هەمیشە خەباتی چەکداری هەبووە و لە هەمان کاتیش لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوانە لە عێراقا وەکو پێکهاتەیەکی سەرەکی سیستمی سیاسی یاخود حکومڕانی لە عێراق و لە هەرێمی کوردستانیشەوە لە دوای ساڵ 1990 شەریکێکی ئەساسی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە بەدڵنیاییەوە ئەم حیزبە بەشداربووی داڕێژەری یاخود داڕشتنی سیاسەتە گشتیەکان و لە نێویشانە سیاسەتە ئابوووریەکانە هەر بۆیە لە سۆنگەی لە خەمخۆری بۆ ئەوەی کەوا بتوانین باشترین ئەدامان هەبێ ڕۆڵێکی بەرچاومان هەبێ زیاتر بتوانین کێشە و تەنگەژە ئابووری و ئاڵنگارەکان چارەسەرکەین بە تایبەتی لایەنە ئابووری داراییەکەوانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبینین لیژنەیەک لە لیژنە سەرەکیەکانی ناودیدارەکە پەیوەستە بە حکومڕانی و دارایی و ئابووریەوە تاوەکو بە هزری نوێەوە بە تێڕوانی نوێەوە بە پێشنیازی نوێەوە بتوانین چارەسەری گونجاومان هەبێ بۆ ئەو قەیران و ئاڵنگاریە ئابووری دارایانەی کە چەند ساڵێکە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بۆتەوە تاوەکو بە بتوانین لە ئەنجامی ئەو گفتوگویانەی کە بەڕێز ئاماژە بیا کە زۆر چڕوپڕ بوو و زۆر گەرم و گوڕ بتوانین لە مناقەشەی پرۆژاسێ بوو جێ عێراقت چوو لەبەرەوەی کەوە کوتمان بەداخەوە چەند ساڵێکە هەرێمی کوردستان و عێراقیش بەشەیەکی گشتی ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی ئابووری دارایی یەک لە دوایەک هاتوتەوە کە من کاریگەریکی خراپی قسە سەر ژیان و گوزەرانی خەڵک و بەشێکی ڕەنگە گلەی و گازندەی جەماوەرەکەی خەڵکی جەماوەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لێرۆ سەرچاوی گرت پێ کە هەستێک بە جۆرێک لە غوبن بکەن یاخود بە خراپی باری گوزەران و ژیانیان ئەمەوەی کرد بێ گلەی و گازندەیانە تا ڕادێ کاریگەری هەبێ لەسەر تەنان بەشداریان لە پرسە گرنگەکانی وەکو پرسی هەڵبژاردنە هەر بۆیە مەسلەی چاکسازی کە بەشێکی دروشمی ئەم دیدارەیە چاکسازی لە هەموو کایەکانی ژیانە بە تایبەتی لە کای ئابوووریەکە ئەمە ئامانجێکی سەرەکی دیدارەکەیە کە ئێمە ئومێد دەکەین لە ئەنجامی ئەو گفتوگویانی لە ماوەی ڕابردووە کراوە و ئێستاش کە بەردەوامی هەیە بە سوود وەرگرتن لە ئەزمموی کەسانی پسپۆر لە کەسانی خاوەن بە ئەزممون و هەروە پێشنیازی هەموو ئەندامان و لایەنگران و دۆستان و خەڵکانیش بەشێکی گشتی بتوانین باشترین چارەسەر بدۆزینەوە و بیکەینە بەرنامەی کاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئایندەیە چ لەسەر ئاسی حیزب چ لەسەر ئاسی حکومڕانێتی لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لە داهاتووشە لە ناو عێراقا تا چەند خەمی خەڵک مەسەلەن تێکەڵی ئەو ڕوئیا ئابووری و حکومڕانیی لیژنەکەی ئەوە کرێت گومانی تیانە کاتێک کە سەیری کێشەکانەکەین دوجار خەمی هاوڵاتیە مەسلەی بێکاری خەمی یەکێتیە و خەمی هاوڵاتیە مەسلەی گرانبوون و هەڵاوسانی نرخەکان مەسلەی ناشەفافی مەسلەی نەعەدالەتی مەسلەی زیادبوونی جیاوازی چینایەتی لە بینی هەژار و دەوڵەمەندە مەسلەی چۆنەتی بەگەرخستنی سامانە سروشتەکانی ئەم نیشتیمانە چۆنەتی سوود وەرگرتن لە داهاتی سامانەکانی سەرزەوی و ژێرزەوی چۆنێتی با بڵێن بەکارهێنانی دەرامەتەکان بە شێوەیەکی دروست و بە دوورکەوتنەوە لە بەفیڕۆدان دانانی بەرنامە ڕێژی بۆ ئایندە بۆ پاراستنی مافی نەوەکانی داهاتوومان لەم سامانێکەوە هەمانە هەموو ئەمانە خەمی هاوڵاتیانن و خەمی حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەکە وەکوتم هەر خۆی بۆ خۆی حزبێکی ڕێژکەشکێنە هەمیشە هەر بۆ خۆی سازکردنی ئەم دیدارە بەم ستایلە بەم شێوازە ئەمە ئەومان پێڵەکەیەکێتی هەمیشە دەست پێشخەر و داهێنەرە چونکە جیاواز لە بۆنەی وەکو کۆنگرا کە تا ڕادێک بۆنەیەکی تەقلیدیە و حیزبەکانی بەیەکێتی شەوە تا قۆناغی ڕابردوو بە شێوەی کۆنگرا ڕەنگەتوانی بێتی پەیام و دیدی نوێی خۆی دابڕێژێتەوە بەڵام ئەم دیدارە جیاواز لە کۆنگرا کە وەکوتمان زۆربەی کا دەبینین ئەو کەسانی کە بەشدارە بن ژمارەیەکی کەمی حیزبەکە یاخود دەستەبژێری حیزبەکە بەشداری تیاکەن و دواتر ڕاستپاردە و پلانی حیزب لە سەرۆیێتەوە خوارەوە دیداری یەکێتی بە پێچەوانەوە دەرفەتێکی یەکسانی ڕەخسانەوە بۆ هەموو تاکێک بۆ هەموو ئەندام و لایەنگرێک کە لە هەر ئۆرگانێکی حیزب کاری کردوتە نار بۆ خەڵکانی سربەخۆ بێلایەنیشکەوە بەشداری بکەن بە پێشنیازەکانی خۆیان تاوەکو لە خوارەوە پێشنیازەکان کە تێکەڵاوی خەم و باڵداڵداڵغەی یان خواستی هاوڵاتیانە لە دیدی خۆیانەوانی ئەم پێشنیازانە پێشکەش بکرێت و گەڵاڵە بکرێت دواتر بێتە بەرنامەی کاری ئەم حیزبە بۆ داهاتوو هەر بۆیە
مەسەلە ئابوووریەکان مەسەلەیەکی گرینگە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیایەکی نوێ ئەبێ بۆ داهاتوو لە سەبارەت بە چۆنێتی بەگەرخستنی سامانەکانی هەرێمی کوردستان و سوود لێوەرگرتنی ئەم سامانە بۆ خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەر لێرە شەوانێ دیدێکی نوێ ئەبێت بۆ تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەبارەت بە سیاسەتە ئابوووریەکان لەسەر ئاسی عێراق. گفتوگۆی زیاترەکەین بەڕێز دکتۆرە کاگەرسەلان چەند گرینگە و تا چەند ئەوەی تێبینیت کردووە هزری نوێ قەڵەمی نوێ مەسەلەن ڕۆشنبیران لە ناو لیژنەکاندا هەنوو و گفتوگۆکان ئەبەنە ئاستێکێکێتی لەگەڵ ڕەوتی سەردەم ڕێ بکات. ڕووداوەکە ڕووداوێکی زۆر ناوازەیە زۆر داهێنەرانەیە زۆر جێگەی دڵخۆشیە وێ پێم وایە هەر لە سەرەتاوە ئەمە پرسێکی زۆر تازەیە داهێنانە لەبەرەوەی کە یەکەمین جارە لەسەر ئاستی حزبی سیاسی پرۆسەی دروستکردنی پرۆگرام و استراتیژ و بەرنامە و بڕیار لە ناو حزبێکە بە کۆمەڵایەتی بکرێت و تێکڕای کادرەکانی تێکڕای ئەندامەکانی لە بەمەراحلی جیاجیا لە پرۆسی جیاجیادا مشارەکەی تیا بکەن بەشداری تیا بکەن. ئێستا وای کردووە کە بە تەواوەتی ئەم جم و جۆڵە هەر لە هەنگاوی یەکەمدا سەرکردایەتەکە دەخاتە ژێر ملزەم دەکابەوەی کە ئەم پرۆگرامی کە گەڵاڵە دەکرێت تەنفیزیکە بۆیە هەر بۆ خۆی لە خۆیدا کاری لیژنەکان هەڵێنجانی دیدگای نوێە. ڕاستە دیدێکی ڕەخنەگرانە هەیە لە لیژنەکاندا، ڕاستە لە پاڵیدا ئیزافات و ملاحەزاتی و پێشنیاری جدیش هەیە، بەڵام لەگەڵ لە هەموو حاڵەتەکاندا دیسان دوجار هەڵێنجانی دیدگای نوێ ئەوە تا ئێستا لەسەر ئاستی لیژنە باڵاکان دەردەشەی هەموو ئەو پێشنیار و ڕاستبار دەکرن کە نزیک 12 و 13 هزار کادری یەشێتی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مشارەکەیەکی زۆر جدی تێدا کردو. ئەم پرۆسەیە بە تەسەوری من تۆ لەوە گەڕێ بارودۆخی یەکێتی وەک حزب چۆنە، لەوە گەڕێ بارودۆخی هەرێمی کوردستان وەک لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە چۆن و چۆنی هەر ئێستا خەڵک بەعام لەسەر ئاستی هەموو جیهان یعنی ئینتیمای بۆ سیاست بۆ مشارەکەی سیاسی بۆ حزب دابەزیوە. حزب بەڕاستی ئەگەر بیوە حزبایەتی بکات دەبێت بە دوای فۆرمی تازەدا بگەڕێ، بە دوای شێوازی کارکردنی تازەدا بگەڕێ. ئەم هەنگاوی یەکێتی هەنگاوێکی زۆر ناوازەیە لەبەرەوە شتێکی تازەیە. پێم وایە ئەمە لە هەنگاوی یەکەمدا بە کۆمەڵایەتیکردنی دیسان دەبێت کار لەسەرۆ بکە کە ئەم فەرهەنگە منەظەمترکە و بڵاوی بکاتەوە و تا چەند تێبینیت کرد کە حەماسەتێکی گەورە هەبێت لە ناو لیژانەکانی دیدارەکەیە؟ بەدڵنیاییەوە حەماسەت و جۆش خۆشێکی ئێزگار زۆر هەیە، مناقشەی زۆر جدی هەیە، ینی هەنێک جار کات بەشی ئەوە ناکە کە هاوڕەکان هەرێکە و تەرحی خۆی هەبێ مشارەکە بکار ڕەخنە بگرێەوە. ینی ئەمە 3 ڕۆژە مەسەلەن ئەم 2 ڕۆژە ئەم مناقشانە بەردەوامن، سبەیش بەردەوام ببێ بۆی کە کۆتایی بە بگەینە دواخاڵی کۆتایی. بەڵام پێم وایە ئەوەن حماسەتێکی ئەوەندە زۆر هەیە ئەگەر بەدوا بکەین ڕەنگە هەفتەیەکی تریش هەر هاوڕێیان حەس بکەن جەدەل بکەن بۆی کە باشترین پێشنیار باشترین مۆزوع سیاغە بکەن لە هەموو بوارەکانەوە. ئیتر لیچەتی لە مەودووە بۆ هەر شتێک ڕوئیای خۆی بەنووسراوە بە تیۆر لە پێش دیدار و دوای دیدار ڕوئیای بەڕێزت لەسەر ئەمە چی بوو؟ یعنی ئەوەی پێش دیدار تەسەورت بۆ ئەوە ئێستاش کە ئەم حەماسەتە بینی وەک جەنابەت باسیەکەی چیت لا دروست بووە؟ من دووشت دەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبەم هەنگاوەی هەم ڕیسی ڕکابەرەکانی و هەم ڕیسکی خۆشمانی بەتاڵ کردەوە بە خوری بەڕاستی. یعنی ئێستا یەکێتی لە سەردەمێکی تردایە، لە قۆناغێکی تردایە، لەکوێ ڕکابەرەکانی یەکێتی تووڕە دەبن. من زۆر دڵم خۆشە چکە هەست دەکەم کە هەنگاوێکی زۆر حزبی و جددی ناوە حزبەکە، یەکێتێکی زۆر بابەتی و مەوزوعی لە نێو ڕیزەکانیدا تۆکمەتر بووە. ئەمە وا دەکات کە هەمومان لە ئاستی حزبەکەمان دەست بە برەپرسیارەتی بکەین و هەست بکەین کە خۆشمان ڕۆڵمان هەیە لە ناو پرۆسەکەدا بەشداری دەکەین. زۆر باشە بەڕێز کاگەرسەلان. بەڕێز دکتۆرە باڤێ، ئێوەکو مامۆستای زانکۆ کە بەشدارن لە لیژنەکان ئەبێت ڕوانینی ئێوەکو ئەکادیمیست بزانم لەسەر دیدارەکە تا چەند مەسەلەن دیدارەکە حەماسێکتان ئەداتێەوە ئێوەش بتوانن ئەو ئەفکارە ئەکادیمیانی هەتانە تێکەڵی دیدارەکەی بکەن بۆ گەشەپێدانی زیاتر. دەستان خۆش بێ دیارە ئەم دیدارە لە شێوازی یعنی خود لە شێوەی کەرنەڤاڵەچێ لە جەژنێگەچێ دەمێکە یەکێتی دڵسۆزەکان خەمخۆرانی یەکێتی ئەوانەی کە لە سەردەمی شاخەوە من خۆم
کچی پێشمەرگەم و باوکم شەهیدە و خۆشم ڕۆحی لە شاد شاخ بێت لە جێگەی دایک فەخرە بووم. هەموو یعنی شەهیدانمان بەڕاستی ئەمە یعنی ڕوحێک دەکاتەوە بەبەرینەوەی شەهیدان و بنەوەی ئەو پێشمەرگە کۆنانی کە ساڵانێکی زۆر خەباتیان کردووە لە شاخ فتماوەیەکی زۆر بوو کە بەڕاستی ئەم گروتینە یاخود ئەم ئینتیمایە ئەم ڕەمزە خەریب بوو لە ناوەچ و خەریب بوو نامە بە شێوازێک کە ئەمنەوە تازە یاخود ئەم جیلە تازەیە تەنها شتەکانی ڕابردوو بوو کە ئەگێڕایەوە بۆیان و لەسەر ئەساسی ئەوە بەردەوام بیرکردنەوە ئەو بیرکردنەوە کۆنە بوو بەڵام ئەم دیدارە وای کردووە کە ئێستا بە گروتینێک ئەو کەسانی کە خۆیان بە خەمخۆر یەکێت تێزان ئەو کەسانی کە خۆیان بە دڵسۆزی یەکێت تێزان لایەنگیر یەکێت تێزانن بەبێ هیچ مقابلێک بەبێ هیچ چۆنەڵی ئەوەی کە پیان وترابێ خۆیان بەدەم ئەم دیدارەوە بێن ڕاوبۆچوونیان هەبێ ئەمە زۆر زۆر خۆشە کە ئەم لیژنانە دروست کراوە بە هەموو چین و توێژێکی تایە هیچ چین و توێژێک چۆنەڵی لەبیر نەکراوە بە تایبەتی من کە لە لیژنەی خوێندنی باڵایە بەشداریم کردو پێشتریش لە لیژنە لاوەکیەکانەوە ئێستاش لەم لیژنانەیە بەڕاستی ئەم کادرانە و لیژنەی ژنانیش بە هەمان شێوە لیژنەی شەهیدان هەموو ئەو لیژنانی ترکا بوونیان هەر چواردە سێکتەر هەموو بەڵێ یعنی سێرەکی گروتینێکی گەنجانەی تایە گروتینێکی ئەو خەڵکانەی تایە ڕاستە ئێمە کە باس لە گەنجەکەین مەبەستمان لە فکری گەنجە مەبەستمان لە ڕۆحیەتی گەنجە مەبەستمان لەوەیە کە چەندێک ساڵە بەڕاستی خەم و پەژارە و ئەو هەموو مینەتەی کە بەسەر ئەم وڵاتەیە هاتووە بەسەر ئەم جەماوەری خەڵکی کوردستانە هاتووە هەموو پڕ بۆتەوە لە سینەی خەڵکەکانە ئێستا لەم دیدارەیە بە گروتینێکەوە هەموو کەسێک ئێوێ قسەی هەبێ هەموو کەسێک ئێوێ هەرچۆنێکە لە کونجێک لە خاڵێکە ئەمیش ببە بە چۆنەڵی بابەتێک یاخود قسەکانی بچێتە لای ئەو لیژنانی کە ڕاکان کۆ ئەکەنەوە ئەوانەی کە ئەوە گەڵاڵاکەن کە ڕێگە چارە چیە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە کە هەموو کەس حەزەکە بەشدار بێەوە ئەم گرتنە ئەم بەهاناوە چوونە یاخود بەم شێوازی کە بەڕێز کاقوبات لیژنە بە لیژنە ئەگەڕێ خۆی بۆ خۆی ئەوانەی کە سەرانی یەکێتین ئەم بابەتیان بە بابەتێکی جدی وەرگرتو خۆی ئەمە خۆی بۆ خۆی دڵخۆشکەرە بەڕاستی بۆ ئەو کەسانی کە خەمخۆر بوون کە ساڵانێکی زۆرە کۆمەڵێ شتڕوویاوە هەستیان بۆ کردووە کە سەرانی یەکێتی دوورکەوتونەتەوە لە خەڵکە ئێستا تێکەڵێکەیە ئێستا لێک نزیکێکە ئێستا ئەمە خۆی بۆ خۆی هیوایەکە هیوادارم ئەم هیوایە چۆنەڵی لە ناو نەبرێ بە شێوازێک بێ ئەو ڕاوبۆچوونانەی کە ئەوە تا خەڵکانێکی زۆر بەم گروتینەوە هاتون و ڕاوبۆچوونی زۆر جوانیش هەیە بابەتی تیۆری زۆر جوانی تر نازانین چۆن چەندێک ئەچێتە بواری پراکتیکەوە دکتۆرە مەسەلەن بەڕێز باسی لیژنەی خوێنی باڵات کرد مەسەلەن خوێنی باڵا پەیوەندی بە ژیانی زۆرێک لە گەنجان و لاوانەوە کایانەوێ لە زانکۆ پەیمانگاکانەوە بتوانن خۆیان پەروەردەکەن خۆیان پێ بگێنن چەند ئێوە نزیک بوونەتەوە لەناو ئەو کەم و کوڕیانەیان بۆ چارەسەردانان بۆ کەم و کوڕەکان لە واقعی ئەم ڕێی خوێندن و پرۆسەی پەروەردە و زانستە ڕاستە دیارە ئێمە گەرباز لە خوێندنی باڵاکەین ئەتوانین بڵێن خوێندنی باڵا داینەمۆی گەشتە سەردنی کۆمەڵگەیە ئەگەر هەر کۆمەڵگەیەک گەنجەکانی طبعاً دیارە خوێندنی باڵا پێک هاتووە لە خوێندکاران لە فەرمانبەران لە مامۆستایان بۆیە پێک هاتی هەم گەنجی تیاوە تا لاوەنوێکانی تیاوە لە هەمان کاتیشە فەرمانبەران و مامۆستان کە لە جیلەکەی ترن و کە خزمەت و خەباتێکی زۆریان کردووە بۆیە زانکۆ یاخود ناوەندی ئەکادمی خوێندنی باڵا ئەمە کۆکەرەوەی زۆرێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی چینی گەنجان بەڕاستی ئێمە وەکو مامۆستا بەردەوام هەموو ڕۆژێکە چوونێتە محازەرەوە چارێکێکی محازەرە من وەکو خۆم دانیشتوم بە خوێندکارەکانم وتووە ئەوان طبعاً بێ هیوایەکیان پێوە دیار بووە هاتووم وەکو شتێک هیوایەکم بۆ گەڕانونەتەوە بەلایانی کەم وتومە هیچ نەبێ ئەم بڕوانامەیەتان بۆ ئاسی هۆشیاری خۆتانە بۆ شخصێتی خۆتانە بۆ کەسێتی خۆتانە دروستبوونی دوجار پسپۆڕیەکە تۆ لە بوارێکە دوای ئەوتوانی خزمەتی پێ بکەیت بەڕاستی گەنجان ئەگەر ئێمە بین سێریان بکەین زۆر بێ هیوان و بە تایبەتی بەهۆی سۆشیال میدیاشەوە کە ئێمە لە دنیایەکی ئیفترازیان بەهۆی ئەو هەموو کۆمنتە سیلبیانەوە وای لێ هاتووە کە داهێنان بەڕاستی نەماوە لە لای گەنجان تووشی حاڵەتێک بوون کە نامۆبوون یاخود ڕەشبینی بە شێوازێک کە داهێنانێکیان نییە ناتوان هیچ کارێ بکەن چونکە ئەو کۆمنتە سیلبیانە کاریگەری زۆر سایکۆلۆژی ئەرێنی هەبووە لەسەریان بۆیە گرنگە بەڕاستی ئەم دیدارە احتیمام بەولایانە بە بە شێوازێک ئێمە ویستومانە هەوڵمان ناوە کە زۆرترین خزمەت بەکەرتی یاخود بە دامزراوی خوێندنی باڵا بکرێت چونکە بەڕاستی وەکو باسم کرد سێ چینی گرنگی تایە کە ئەمانە داینەمۆی کۆمەڵگەکەن پێشکەوتنی کۆمەڵگەکەن دوجار ئەو پسپۆڕی کە ئەبێ بە فعلی وە کۆمەڵگەی پێ گەشاسەنێ ئەو نەوانن کە لە زانکۆکانە ئەخوێنن بۆیە گرنگە ئێمە پێش هەموو شتێ لەم لیژنانەیە بەڕاستی زۆرترین خوێندکارانیش بە هەمان شێوە بەشداری پێ بکەین هانیان بین و لە
هەمان کاتە هەوڵ بین کە ئەوانش ئەو معاناتی کە هەیەە ڕاستە ئێمە وەکو مامۆستا ئەیبینین ڕۆژانە ئیتر بە شێوازی لەلایانی ئابوووریەوە بێ کۆمەڵایەتیەوە بێ هزریەوە بێ هەر شتێک بێ کە ئەوان هەبێ زانستیەوە بێ بەڵام ئەوانی جارێکی تر خودی خۆیان کۆمەڵێک گرفت و ئەویان هەیە بۆیە زۆر گرنگە بەڕاستی من ئەمە خۆشحاڵ مەکە و لە هەمان کاتیشا بە گڕوتینێکی زۆرەوە بەردەوامە بین مردنیە هەر لەم دیدارە ئێمە دوای دیدارش بەڕاستی کۆمەڵێک گەنجی زۆر چالاکمان هەیە کە لە بوارەکانە لە ئێستا خۆیان پەروەردە کردو کەس دەستی نەگرتوون بۆیە زۆر گرنگە حیزبی یەکێتی وەکو حیزب وەکو خەمخۆری یاخود وەکو ئەوەی کە بڵین جەماوەری خەڵکی کوردستان ئیتر ئەگەر تاکە خەمخۆرێکی هەبێ بە تایبەتی لەم زۆنە ئەتوانین بڵین یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نە جەماوەرەکە بەبێ یەکێتی بێ نە یەکێتیش بەبێ جەماوەرەکەی بێ بۆیە گرنگە یەکێتی بەڕاستی ئەم هەنگاوێکی زۆر جوانەوە بەردەوام بێ و لە هەمان کاتیشە ئەو گەنجانە بدۆزێتەوە ئەگەر گەنجیش نەبێ ئەو کەسانە باسەکەین کە ڕۆحێکی گەنجانیان هەیە کە وزەیەکیان هەیە لەگەڵ ڕەوتی سەردەما بگونجێن و بۆ ئەوەی کە ئیتر بەڕاستی هەڵسانەوەیەک هەبێ هیوایەک هەبێ ئومێدێک هەبێ و بەرەو پێشچوونێکی دکتۆرە گفتگۆ زیاترەکەین کاکێ من کەوتیتە ئاخیرەوە وە کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان حەماس و تێڕوانین و ئەو ڕوئیانەی لێرە تەقدیمە کرێت چەند بە گرنگی ئەزانی بۆ دەستەیەکی ڕەشیقی حەزبی لەناو ئەو هەموو نەهامەتیانی کە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان پێیان تێپەڕە بێ ڕاستیان سپاس بێ وەڵا هەڤاڵان ئەو نەجوان هەموو شتەکانیانشی کردەوە من لە کۆمەڵی خاڵی تراکرێ قسەی تیا بکەم بەتەشید ئەم دیدارە پرۆسێژی تازەیە مە هەمومان وتومان بەڵام تەنها سەرنجدەسەرەوە ئادەم ئەم دیدارە سێریکە بۆ پرۆسێژی تازەیە مامۆسایانی بەڕێزی ئاینی هاتوون مامۆسایانی زانکۆ هاتوون مامۆسایانی بەشی پەروەردە و بنەڕەتی هاتوون خەڵکی کاسبکاری ناوبازار هاتووە ئەمە کۆی کەسمە سەر پرۆسەیتر بۆمە ئەوە دیسانەوە قسەیە بڵێ کۆی کە دکتۆرە باێگوچی کەرنەڤاڵێکە بەڵێ هەموو ئەمانە ئەم دیداریان دروست کردووە ئەم دیدارە یەکێتی کە سازی کردووە بۆ ئەوە نییە کە یەکێتی خۆی لە ڕەخنە دوورخاتەوەی تر پێویست ئەم پرۆسەیە بە تەواتی هاوڵاتیان هەرێمی کوردستان بزان کاکێ من توێکێکی لە ڕەخنەگرەکانی ناو حەزم مەسەلە نەکرێ بڵین ئەمە ڕاستە و خۆ بەریەکەوتنی یەکێتی و ڕەخنێ یەکێتی و جەماوەرەکەی قوربان ئەم دیدارە بەدەل لە پرۆسەیەکە کە من لە بیدایەت و ناو پرۆسەکەیان و نا هەموو لیژنەکانە تەواجودم هەبووە شتێک گەڵێم کە بۆی یەکێتی خۆی خسۆتە بەردەم بەرپرسیارەتێکی زۆر قورس لە دوای ئەم دیدارەوە و دیسانەوە هاتۆتەوەی کە یەکێتی خۆی خسۆتە بەردەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان چکات بەدەر لەوەی کە ئەمە تەنها حیزبی تیا بەشدار بێ خەڵکیە بێلایەنە لە ناو پرۆسەیە بەشدارە یەکێتی خۆی خسۆتە بەردەم کۆمەڵی خەڵکی دەروی خۆی کە ئیتر دەبێت ڕەخنەی لێ بگرن و ناو خۆشمانە بێتە ڕەخنەی لێ بگرین بۆ لەبەرێتتر یەکێتی لەم دیدارەوە هەموو کێشەکانی حیزبی حکومی هەرێمی کوردستان و کوردستانی گەورەی تەشخیص کردووە بۆ هەموو ئەمانە پلان و بەرنامەی هەیە لە ئەم چواردە لیژنەیە کە لە کێکەوە خەریکن چەندین مامۆسای بەڕێز و پەرلەمانتار و خەڵکی پسپۆر لەم بابەتە هێنراوتە ناوم بابەتانەوە قسەکەن دوجار ئەمانە گەڵاڵە ئەکرێت کێشەکان تەشخیص ئەکرێت ئەدێت دەست مەکتەبی سیاسی لە مەکتەبی سیاسی قسەی لەسەرەکرێت و پلان جێبەجێکرێت ئەی ئەگەر نەکرێت چی ئەمە بەرپرسیارەتە قورسەکەی تەواو ئەگەر نەکرێت تۆ لە بەردەم ڕەخنەیە بۆ یەکێتی خۆی خسە بەردەم ڕەخنە ئەزانی چی یەکێتی حیزبێک نییە من نامێ وەسپی یەکێتیکەم بەڵام بەڕاستی یەکێتی حیزبێک نییە کە لە ڕەخنە بترسێ و بۆیە ئەمەشی کردووە ئەوەی کە زۆر بەلای منەوە گرنگە کە ئەبینم پیان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کێشە ڕای کردووە لە ڕاستیە لە کێشی ڕامان نەکردووە بەڕێزان ئێمە خۆماتوتە ناو کێشەیەکی گەورەوە ئێمە ئەڵین برینمان هەیە وەرن با چارەسەرێکی ئەزانی چ حیزبێگەماکە چ حیزبێک غیرەتیەوەی هەیە لەناو ئەم عێراقە شڵەژا و وێرانەدا لەناو ئەم هەموو کێشە و مەشاکیلە تا تۆ بێ بڵێ وەرن یەخەم بگرن بزانمە هەڵ کێشەکان چۆن چارەسەرکەم ئەمڕۆ کاقوبات لە لیژنەیە کابلتۆن نەرمینش ئامادەی تێدا بوو ئەوی بەڕێزان ئێوە پێم بڵێن ئێمە چی بکەین ئاخەیتر ئەو پەڕیم تەوازە حەزانی نامێکی مەکتەبی سیاسی و جێگەی سەرۆک وە خۆی دیدارەکە کاڵ ئێوە شارەزان لەسەر بە پرۆسەکە وەرن پێمان بڵێن ئێمە چی بکەین چکە با ئەمە هەڵە نەکەین باشە ئەم حەماسەتەی ئەوەی کە لە خوارەوە لە خەڵکەوە کۆی جەنابەت باست کرد لە هەموو چین و توێژەکانەوە خەڵک لێرێ لەناو لیژنەکاندا هەیە
ئەو ڕوئیا و نەخشەڕێ بۆ سەرۆدانێ مە چی ناولەی ناوێچێتیاوە چه هیوایەک ئەدات ئەمە ئەو پەری دەست پێم وتی ئەو پەری دەستنیشانکردنی کێشەکەیە و بۆ ئەوەی ئەمانێت چارەسەری بکەین و ئیتر کە تۆ سێرکە زانی تۆ لە دنیا کە نەخۆشێکی دەیە ئەبێت تەسخیش دەستنیشانی کێوەی بیتە لای خەڵکی پسپۆر چارەسەریەکە ئەزانی ئێمە ناڵێن یەکێتی بێ کێشەیە ئەزانم لە دوێن و سێری کۆمەڵی میدیا ئاکەم زۆر قسە لەسەرم بابەتاکەن بەڕێزان ئێمە ناڵێن یەکێتی کێشەمانە ماتین کێشەکان چارەسەرەکەین و کێشەی تیژ لە خۆگرین ئەزانی ئەم حیزبە ئەوەی لەناو ئەم حیزبە بێ کادرەکانی پێم وایە چێک لەو حیزبانی کە کادریم حیزبە زۆر خەفەتەخوا لەبەری خەفەتی گەورەی کوردستانی زۆر لە دڵایە ئەزانی مشکلەمانەیە وەکو حیزبی تر نین دابنیشین کێشەمان نەبێ ئەزانی سوو سەرماس پێ بێ و بەردەوام لەناو کێشایانە ئەگەر چوار کەس کۆبینەوە ئێمە باسی کێشەکانی عەرەبی کوردستانەکەین عێراقەکەین حیزبێنشین لەناو پرۆسەکانین بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو وڵاتێکایە کە لە عێراقی عێراق پڕ لە کێشە بەڕێزان ئەزانی ئەم حیزبە خۆ ناکرێت لە تۆ ئەو حیزبی کە کێشەی نەبێ لە عێراق بەڕای من پێم وایە قسێکی ترەکرێ مەسەلە لە سۆشال میدیا و میدیام دیدارە ڕەبتی بە خەڵکەوە نییە ڕەبتی بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستانەوە لە تاسەن ئەم دیدارە ئەوانەی کە گفتوگویانێکە کرێ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوەی کە کەسێک کە ئیسلامی بێ کەسێک کە یەکێتی نەبێ کەسێک کە مەسەلەن هەر ڕوئیەکی حەزبیە بێ ئەزانی چۆن ئەم دیدار ڕاستەخۆ بەرکەوتنی بەرامبەر بە خەڵگێ و ڕاستەخۆ کێشەکان ئەێنێتە لای خۆی و ئەو کێشانشی لای خۆی هەیە ئەگە خۆشی دەستنیشانەکە لیژنەکان بۆی دەستنیشانەکە نەزانی بۆ نمونە لیژنەمان لەسەر حیزب قساکە تایبەت لەسەر حیزب ئەم حیزبە کێشەیەتی مشکلێتی و ئەبێت ئاواش چارەسەر بکرێ حیزب لیژنەمانی لەسەر حکوومەت تایبەت لەسەر حکوومەت و لەسەر پرۆسەکانی دانیشێ قساکە لیژنەی دارایی لیژنەی کارگێڕ چزانم دکتۆر نەرمین خۆی بەتەواتی باش دەستنیشانی کرد لەسەر ئەمە حیزب لەناو ئەم دیدارەیە لیژنەمانەیە لەسەر هەرێمی کوردستان و بوعدە سیاسی گەورەکە قساکە کە پێوتی هەرێمی کوردستان و کۆی کوردستان و چۆن تعاملکەن لەسەر ئەم چەمکەی لکەیسە لە ئێمە کێشەمانێ لەسەر غاز مشکلەمانێ لەسەر نەوت کێشەمانێ ناڵەمەکو کێشە بەڵام ململانێمانە لەگەڵ حیزبەکانی تر چۆن نەبێ مامەڵی لەگەڵا بکەین ئەمە مانای ئەوە نیە ئیتر بەڵێ یەکێتی هەموو لیژنەیانەی دروست کردو خۆکسۆت ئاسێکی بەرپرسیارەتی بووە منەوە قسەیاکەم ئێمە ڕناکەین لە ڕەخنە لێستەوە یەکێتی چاڕێ ڕخنەی نوێیەکە لێ بژگرێ بۆ چونکە تەواو هەموو کێشەکانی دەستنیشان کردووە چارەسەرەکانیشی تەنها مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ژماری سەرکردایەتی و دەستنیشانی نەکردووە چارەسەرەکان خەڵکی پسپۆر دەستنیشانی کرد و پێشنیارێکا بۆ مەکتەبی سیاسی و ژماری سەرکردایەتی لە قوڵای خەڵکەوەی گەڕانەوەی هەندێشتی ژێ پێویست هاوڵاتیان هەرێمی کوردستان بزان هەندێشتەیە ڕەنگە هەموو بڕیارێکی لیژنەکان ناڵێم مۆک خۆی جێبەجێ دوجار پێویستی بە پێڕەوە پێویستی بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی پێویستی بە دەنگدانە ئەمانە کۆمەڵە نوختەن کە ڕەنگە لە تۆناڵە یەکسەر ئەمە دیدار تەواو بوو کە ئەنجامەکەی لە ڕاستیا PHچکا پێویستە گرنگەوەی لێمانە پرسنەوە کوا ئەو خاڵانەی کە ئێمە یامان بۆ لیژنانە و لە کاقوبات بەرپرسیاری یەکەمە لەمە چکە بۆ کاقوبات ئەمەرکی خسۆ سەرشانی خۆی و خۆشی ڕوبەڕووی ڕخنابێتەوە گەواڵی نەوێ بۆ هاوڵاتیان و بۆ کادرانی لەم حیزبەکە بەڕێز دکتۆرە نەرمینیانی مەسەلەن ئەو بابەتانی ئێوە تەشخیصەکەن تا چەند ئەبێتە نەخشە ڕێگایەکە وەکو لیژنەی دارایی پێتان بێ وەکو پەرلەمانتارێک چاڕۆی لە هەرێمی کوردستان پێیان بێ بۆی بتوانن بڵێن کە بەڕاستی ئەمە لە دیداردا نەخشە ڕێگایەکمان خستە ڕۆ توانین لە عێراقدا کاری لەسەر بکەین بۆ ژیان و گوزەرانی خەڵک مەسەلەن کە ئێوە خۆشت دە لیژنەیەکی زۆر ئەستیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە مەسەلەن ئێستا لە ئەوەی مەسەلەی پرسی یاسای خۆراک مەسەلەن چەند ڕۆژی تریان ماوەیەکی تر ئەگەر بێت و دۆخەکە تا ئارام بێت و مەسلەی یاسای وجە دێتە پێشەوە بەڵە دیارە ینی هەموو پارتێکی سیاسی بۆچی دروستە بێ بۆی کەوا پێویستیەک هەیە بۆی کەوا لە ڕێگەی سیاستەوە لە ڕێگەی حکومڕانیەوە دواتر ئەگات کاتێ ئەو حیزبە گەیشتە دەسەڵات بتوانێت ئەو خواستە و ئەو ویستەی ئەو خەڵکانە بەدی بێنێ یەکەتی نیشتیمانی کوردستان هەر خۆی بۆ خۆی لە دروستبوونی وانێ حیزبێکە لە ناو زروفێکا دروست بووە کە خواستی کۆمەڵانی خەڵک بەدی بێنێ و حیزبێکی دانەبراویشە ینی بامە قۆناغەکانی ڕابردووی خۆیان ئەم حیزبە هەمیشە لەگەڵ خەمی کۆمەڵانی خەڵکا بووە هەر بۆیە ئەم حیزبە بە پێویستی ئەزانەیەکەوە بۆ ئەم قۆناغی ئێستا و بۆ داهاتوو بەرگێکی نوێ لەبەر بکات خۆی نوێ بکاتەوە چاکسازی بکات لەو سێکتەرانەی لەو لایەنانەی کە پەیوەندی هەیە بە ژیانی کۆمەڵانی خەڵکەوە بەڵام لە ڕێچکەکە لاییاوە یان ناتوانێت بەو میکانیزمەی ڕابردوو بەو دیدەی ڕابردوو
پێداویستیەکان بەدی بێنێ خواستەکان بەدی بێنێ ئەم ئەنجەکانی خۆی بپێکێ لەبەرەوە بێت چاکسازی تیابکە میکانیزمی نوێ دیدی نوێ بێنێتە ئاراوە هەر بۆیە مەسەلە ئابوووریەکان وەکوتم بابەتێکی سەرەکی ژیانی کۆمەڵانی خەڵکی و لەوێشەوە توانین بڵێن تا ڕادێک کلیلی چارەسەری بەشێکی تری لە کێشەکانی ترە هەر بۆیە ئەمە باڵێن قورسایەکی زۆری وەرگرتووە ئەم بابەتە یاخود ئەم پرسە ئەم لایەنە لە ناو دیدارەکەیە و لە ماوەی ڕابردووە و ئەم چەند ڕۆژەش هەوڵە درێکەوە ئەو کێشانەی کە بەرۆکی کۆمەڵانی خەڵکی گرتووە هەندێک جار قسەیەکەیە وترێڵێ زانینی هۆکارەکان نیوەی چارەسەرە ئێمە لە پێشا پێویستمان بە تەشخیصکردنی کێشەکانە ئێمە گرفتەکانمان لەکوایە هاوڵاتی ئێمە بۆ خۆشگوزەران نییە لە ڕووی ئابوووریەوە بۆ گلەی هەیە بۆ ناڕازیە کەواتە بێ بزانین ئەو بۆیە ئەو هۆکارە لەکوایە سەبەبەکەی چییە ئایا علاقەی هەیە بە دیدی حیزبەوە پێشنیازمان چێ بۆ چارەسەرکردنی ئایا علاقەی هەیە بە ئەدای کادرانمانەوە لە ناو حیزبە پێشنیازەکانمان چێ بۆ چارەسەر ئایا علاقەیە بە ئەدای کادرانمان لە حکوومەتە یان بۆ دیدی یەکێتی بۆ حکومڕانێتی لە هەرێم و دوجاریش لەسەر لە ئاستی عێراق هەموو یەکێگەلەمانە پێویستی بەوەی تەشخیصی هۆکارەکەی بکەین فاکتەرەکانی بکەین پاڵنەرەکانی پشت ئەوە بکەین دوجار بۆتە هۆی چ دەرەنجامێک کە بۆ تەمای نیگەرانی و گلەی و گازندەی و پێشنیازەکانیشمان چین بۆیکەوە چارەسەریکردن ئەو پێشنیازانە جیاواز لە هەر حلولێکی تر کە ڕەنگە کەسێ دوان تیا بەشداری کردبێ یان باڵا دەستێ بڕیار بە دەستێک لەسەرەوە بڕیاری یابێت و تا ڕادەیەک هەموو فاکتەرەکانی لە بەرچاو نەگرت پێ یا خۆڕوون نەبوو بێ ئەم جارە لەم دیدارەیە دەرفەتی یەکسان بۆ هەمووی ڕەخساوە هەر کەس لە ئاست خۆیەوە لە تێڕوانینی خۆیەوە لە پسپۆری خۆیەوە لە شارەزایی خۆیەوە لە تێڕوانینی خۆیەوە دەرفەتی یەکسان هەیە بۆ هەموو ئۆرگانەکان بۆ هەموو کەسەکان لار ئاستێکا بێ کەوا پێشنیازی خۆی پێشکەش بکە و ئەرکی لیژنەکانیش لێرانەیە ئەوەیەکەوە بە تایبەتی لیژنەی دارایی و ئابووری کە خۆم تیاکارم کردووە کە ئەم پێشنیازانە کۆبکەینەوە پوختەیکەین یەکیکەین دوای بیکەینە بەرنامە و استراتیژێکی کارکردن بۆ هەنگاوەکانی داهاتوو چ لەسەر ئاستی حیزب بێت چ لەسەر ئاستی حکومڕانی بێ لە ناو هەرێمی کوردستانە یاخود لە کۆی با بڵێن عێراقا. بەڵێ سوپاس دەکەم دکتۆرە کاک ئەرسەلان ینی کەسێکە گەنجێک کادرێک کە نەهات بێ بۆ دیدارەکە پەیامی تۆ چییە مەسەلەن ئەتەوێت پێی بڵێ دیدارەکە چی ئەگەێنێ بە ئێوە چی ئەگەێنێ بە گەنجێکی بێ هیوای وەیەوەی کە بەڕێز دکتۆرە باسی دکتۆرە بافرێت بۆ هەمومان ینی بۆ هەموو تاکێک لە وڵاتەدا خوڵانەوەیە لەوە هەمدا ئەم بارودۆ خەسیاسی نەخوازراوە لە هەرێمی کوردستان ئەم بارود ڕەوشە حیزبی خراپی هەرێمی کوردستان حزبی کوردی بارودۆخی خراپی لەسەر سایکۆلۆژیای خەڵکو و تاک دروست کردووە ئەم بەڵام من بە گەنجەکان بە هاوڕەکانمان ئەوانەی کە لە دەرەوەی ئەم پرۆژێن یان ئێستا لێرە نین پێیان دەڵێم ئەمە سەرەتایەکی گرنگە سەرەتایەکی زۆر باشە دەتوانین دەرفەتێکی باش بۆ هەمومان بێکەوە بین پشتیوانی ئەم پرۆژێ بکەین بین بەشداری لەم پرۆژەیەدا بکەین بۆ ئەوەی کە کارەکە بێکەوە تەواوکەین چکە بەڕاستی دروستکردنی گۆڕانکاری یان کارکردن لەسەر گۆڕینی واقعی ینی بەتەنیا کارێکی تاکە کەسی نییە کاری تاک حیزبیش نییە کارێکی دەستە جەمعیە دەبێت ئەم پرسە ئەم نیەتە ئەم ئامانجانەی کە دیداری یەکێتی لەسەر هەڵشنراوە دەبێت بە کۆمەڵایەتی بکرێت بە تەواوەتی دەب ئەمەش بە ئەرکی هەموو ئەندامان و کادرانی یەکێتی چ لە ناو دیدارەکە چ لە دەرەوەی دیدارەکە و بە هەموو ئەوانەشەوە کە پابندی کاری حزبینین دەوێت قسێکی تریش بکەم ینی دیدی ئێمە دەبێت بگۆڕێت بۆ ژانی سیاسیش ینی مەرج نییە بەس ئەوانەی بەیەکێتی بزانین کە ئەندامی حزبن لە ڕێخستنی حزبیدا هەموو کەسێک کە دژی ئایدیا یەکێتی نییە ئێمە پێمان وایە یەکێتیە هەموو کەسێک کە باوەڕی بە ئازادی هەیە باوەڕی بە مافی مرۆڤ هەیە باوەڕی بە نیشتیمانێکی باشتر هەیە باوەڕی بە یەکێتی نیشتیمانی هەیە باوەڕی بە ئایندەیەکی سەرفەرازترێ بۆ میلەتەکەمان ئەمە پێمان وایە یەکێتیە کە دژی ئایدیا و بنەما بنەڕەتەکانی یەکێتی نەبێت ئێرە ئاخر قسە ئێرە ئەمڕۆ یەکێتی لەم دیدارەدا بنەما و پرەنسیپەکانی خۆی تەواو چەسپاندەوە و بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکدا من پێم وایە گۆڕانکاری زۆر گەورە. بەڵێ سوپاسەکەم دکتۆرە ینی چی بەوانە ئەڵی کە خۆت و پۆلێنتکردن کە بێ هیوان مەسەلەن لە ناوەسەتی جامیعەیە لە ناوەسەتی پەیمانگاکانە لە ناوەسەتی ئەو گەنجانی کە تازە دێن تەوژمێک ئەنەرژێکی زۆریان هەیە بۆ ژیان بەڵام لە ئاست ئەوانە نیە ئەتوانین بڵێن دیدارەکە دەست تەشخیصی ئەمانەی کردووە و ئەوان ئەتوانن باشتر بێنە ناوەکۆی کە بەڕێز بافڵ جەلال تاڵبانی سەرۆشیشێتیش دوێنێ باسی کردکەوتی
من خوێنکارانی زانکۆم بینیوە سەرەتا لەم پرسیم بۆ خۆپیشاندانەکەن دوای پێم وتون بۆ خۆپیشاندانتان نەکردووە ینی ئەمانەتان هەمووی تەشخیص کرد کە ببگاتە لوتکەی هەرم و بێتە نەخشە ڕێیەکێتی بەڵێ دیارە بەڵێ بەم شکلەیە بەڕاستی ینی ئێمە گرنگترین شت ئەوەیە کە لە خەڵک تێبگەێنین ئەم دیدارە ئامانجی ئەم دیدارە چیە بەڕاستی زۆر گرنگە گەنجەکانمان ئەوەی دوای ئەوە بکەون کە لە دەروی دیدارەکە سێریەکێتیکەن هەوڵ بن لە ناو دیدارەکە سێریەکێتیکان هەوڵ بن خۆیان پسەپێنن لە ناو ئەم دیدارەیە بتوانن ئەمانیش دڵیان هەبێ ئەمانیش ڕەنگیان هەبێ ئەمانیش بیر و بۆچوونیان هەبێ بە شێوازێک ئەم دیدارە چۆنەڵی بەڕیفۆر کردنی ئەو پەیڕۆ پرۆگرامەیە کە یەکێتی ئێوێ لە داهاتووە کاری لەسەر بکە بۆیە ئەوانش با خۆیان جێپەنجیان هەبێ با خۆیان بێن دەستپەنە سەر برینەکانیان و ڕێگە چارەیەکیش بۆ ساڕژبوونی ئەم برینەدا بنێن چونکە هیچ کەسێک ناتوانێت تعبیر لە برینی خۆی لە خۆی زیاتر بۆیە زۆر گرنگە گەنجان و بە تایبەتی هەموو چین و توێژەکان بەڕاستی بێن ئەم دیدارە بەڕاستی جێدەستیان هەبێت و ڕای و ڕاوبۆچوونیان هەبێ گویان لێ ئەگیرێت و لە هەمان کاتیشا بە خۆشحاڵیەوە ئەزانین کە سەرکردەکانی یەکێتی ئەوە تا بە گروتینێکەوە ئەیانەوێ ئەم دیدارە بەرەو پێشەوە بچێ و لە هەمان کاتیشا ئەم دیدارە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئاشکردنەوەی کۆی ئەو خەڵکانەیە کە بەڕاستی زویر بوون ئەو یەکێتیانن کە چەنەهای ساڵە لە هەڵبژاردنەکانە لە هەموو کاتەکانە کە یەکێتی لە قەیرانە بووە ئەمان بەڕاستی پشتی یەکێتیان بەرنەیەوە کە سوکاری شەهیدان بە پلەی یەکەم کە بە هیچ شێوەیەک درێخی لە خوێنی شەهیدەکانیان ناکەن بەردەوام ئەمان هەوڵەیەن کە یەکێتی هەر لەو پلە بەرزیابێ بۆیە داواکارم لە هەموو نەوەی شەهیدان لە هەموو گەنجان لە هەموو ئەو کەسانی کە خاوی مژدانن یاخود ئەو کەسانن کە ڕاو بۆچوونی جوانیان هەیە بۆ پێشکەوتنی ئەم کۆمەڵانی خەڵکی کوردستان چونکە ئەم پرۆسەیە بۆ چاکسازیە لەو ڕێساو یاسایانە کە بتوانێت لە داهاتوە کاری چاکی پێ بکرێت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر ئەمەیە هەدەفەکە بۆیە بەم هەدەفەوە بۆم ئامانجەوە بم بیر و باوڕەوانێ ئەگەر بێت و ئێمە بەشداری بکەین بە دڵسۆزانە کاری خۆمان بکەین بە تەکید لە دواجاریشە ئەم دڵسۆزیە ئەچنینەوانێ کەواتە ئەم دیدارە بۆ هەموو تاکێکە بۆ هەموو کەسێکە و بە تایبەتی بۆ ئەو کەسانن کە بەڕاستی ئەیانێەوە لە خەمی ئەم کۆمەڵگەیان و بۆیە دانەڕوخێت. سپاس دکتۆرە کاکێ من پەیامی تۆ بۆ کادران و بۆ ڕۆژنامەنووسان و بۆ ئەو خوێنە تازەی کە ئەوێ لە ناوێچێتیا کار بکات ئەتەوێت چیان پێ بڵێت؟ لە ڕاستە من هەر ئەوە پێیان ئەڵێم کە سیاست هونەرە و بەڕاستی هونەری بەڕێوەبردنە هونەری بەڕێوەبردننی ژەم سیاستە پێویستە ئاوایە ئێمە لە نزیکی یادی یەکێتیە بینەوە یەکی شەش کە ئەکرێ ئەمە بێ بە مۆدلێک کە لەنەوە ئەم حیزبەیەکەیتر بەردەوام یان ساڵانە ئەگەر بتوانێت یاخود 2 ساڵ جارە یاخود هەموو نزیک بوونەوەیەک لە یادی یەکی شەشا بتوانین جۆرە دیدارێک دروست بکرێت بەرکەوتنێکی ڕاستەخۆ دروست بێت لەگەڵ کۆی هەموو هاوڵاتیاندا جا بە هەموو ئەوانەشی کادرن و ئەوانەشی کە ڕخنیان لەم حیزبە هەیە و من تەنها ئەوە ئەڵێم تەنها ئەمە ڕێکەمان نییە و ئەمە کۆتاییان بە هەموو کەم و کورتەکان نێناوە ئێمە هاتوین دەستنیشانمان کردووە و ئەمە بەڕاستی ئیتر ئەمە کۆتای ڕێگە نییە چونکە ڕاستە کۆمەڵی کێشەمەشاکی ڕوو لێچێتی نیشتمانی کوردستان کردووە لێمە لە لیژنەکاندا ڕەنگ نییە سیاسەتی یەکێتی ئەو بوو بێ بەڕێزان ینی بەڕاستی سیاسەتی ئەوە یەکێتی نەبووە کە بەڕێوەبەرێک سوزانم ڕێزمە ینی وەزیرێکمان کێشەیەک یاخود خەڵک لێ هەبوو بێ ئێمە نەهاتوین هاتوین ئەم وەزیرە بەرپرسیارەتێکیمان خسۆتە ناو لیژنەکە و لیژنەکە دەستنیشانی کردوێتی بەڕێوەبەر و فلان و وەزیر و فلان ئێوە ئەبێ بەم شقڵە مامەڵی تەگەڵا بکرێ واتە ڕەخنەمان لە خۆمان گرتووە من بۆیە بەم زمانە قساکەم ئەم دیدارە بۆتە هۆکاریەوەی ڕاستە خۆ ڕەخن لە یەکتر بگرین یعنی ئەمەش ئەو پەڕی تازەبوونەوەیە ینی ئەو پەڕی نوێبوونەوەی پرۆسەکەیە و لە دوای ئەمە لە دوای ئەم دیدارە لە دوایەکی شەش گۆڕانکاری دەست پێەکە ئەکرێت لەسەر بنەمایان دیدارە بێ ئەگرێت لەسەر پێشنیاری ئەو کەسانە بێت کە پسپۆڕم بۆ سەرم بابەتانە لە هەموو بوارەکان لە زۆر بوار کە دەستی بۆ برداوە بەڕاستی بۆیە لە کۆتاییدا من هەرە و ناڵێم مێدەوارم لە هەموو ساڵێکدا کە لە یادیەکی شەش کۆمەڵێک شتی لەم بابەتە تازەگەری بکریان ناوی دیدا دەرێ یاخۆت چوزانم بێتە سەکۆیەک بۆ دووبارە نوێبوونەوە بۆ دووبارە ڕەخنە لێخۆگرتن بۆ دووبارە بەریەککەوتن وە کۆتا قسەشمەوەیەکێتی لە دوای ئەم دیدارەوە بەرپرسیارەتی قورسی لەسەر شانە هەرەوەی کەوتم چاوەڕێکن جا ڕەخنی لێ بگرین بۆی پرۆسەکە جێبەجێ بکەین. سپاس بۆ بەڕێز هێمن کەریم کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز دکتۆرە وافێ جەمیل
مامۆستای زانکۆ پرۆفسۆر یاریدەت سوپاس بۆ بەڕێزەر سەلام محمود نووسەر و ڕەشنبیر سوپاس بۆ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی یەک کۆمنتی کۆتاییڵێم ئومێد دەکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم وێزگەیە نەوەستێ کاروانی نوێبوونەوە و چاکسازیەکەی بەردەوامی هەبێ لە وێزگەی ترابی بینینەوانێ ئەمە ئومێد دەکەم کە پارتەکانی تری ناو هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش چاو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن ئەم مۆدێلە نوێیەی کە یەکێتی پەیڕەوی کردو ئەوانیش بەکاری بێنن لە هەمان کاتیشە ئومێد دەکەم ژیان دۆستان هەر شتێکیان هەیە لە جیاتیەوەی کە لە دڵی خۆیان نەبیهێڵنەوانەیە مەدانەکە کراوەی و دەرگامان کراوەیە بێن پێشنیاز و ڕەخنەکانیان بخەنە ڕوو بوو ئەوەی کەوا سبەی ڕۆژ هەر گلەی نەکەن و بڵێن شتێک ناکرێت زۆر سوپاس دووبارە سوپاس بۆ ئێوە چەپکێک لە گوڵی باخچەی دیداریەکێتی سوپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست بەرنامەکەمان کۆتایی پێات ئەو دیدارەمان کۆتایی پێهات کورسات نیوز بەردەوامە بێ لە ڕۆماڵکردن و گواستنەوەی زۆرترین زانیاری لەسەر دیداریەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خی گەورە بێت.